ساڵح موسلم کە یەکێکە لە ڕێبەرەکانی کوردی سووریا لە پراگ پایتەختی کۆماری چیک لەسەر داوای وڵاتی تورکیا دەستگیر دەکرێت. ساڵح موسلم هاوسەرۆکی پێدە بووە کە یەکێکە لە لایەنە سەرەکیەکانی بەڕێوەبردننی ناوچە خودمختارەکانی باکووری سووریا. ئەنکەرە وەها سەیری پێدە و یەپەگە دەکا کە درێژکراوەی پارتی کرێکارانی کوردستانن. لە ڕاگەیاندنێکی هاوپەیمانێتی تەفدەمدا هاتووە تورکیا فەرمانی دەستگیرکردنی ساڵح موسلمی دەرکردووە و درەنگانێکی ڕۆژی شەممە موسلم دەستگیر کراوە و تەفدەم بە توندی سەرزەنشتی ئەو دەستگیرکردنەی کردووە و بەکارێکی نایاساییشی ناودێر کردووە. کاربەدەستێکی کورد نزیک لە ساڵح موسلمەوە وتوێتی ڕێبەری پێشووی پێدە بۆ بەشداریکردن لە کۆنفرانسێکدا لە پراگ بووە. دواتر لەلایەن بەشداربوویەکی تورکەوە لەو کۆنفرانسەدا وێنەی گیراوە و پۆلیسی کۆماری چیکی لێ ئاگادار کراوەتەوە. پۆلیسی کۆماری چیک دەڵێت ساڵح موسلمی تەمەن 67 ساڵیان دەستگیر کردووە لە گرتوخانە دایان ناوە لەسەر داوای ئینتەرپۆلی تورکیا.